بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن اهتدى بهداه. سلام و رحمت و میهرەبانی خوای پەروەردگارتان لێبێ بەڕێزان و مسلمانانی ئازیز. ئەمانەوێ قسە لە ڕۆڵی مزگەوت بکەین. ڕۆڵی مزگەوت لە نێو کۆمەڵگایە. هەڵبەت لە نێو زەویە پیرۆسترین شوێنێک مزگەوتەکانن، چونکە مزگەوتەکان بەپێی ئەو فەرمودەی کە لە هاوڵانی بەڕێزی پێغەمبەری خواوە گێردراوەتەوە عەمری کوڕی مەیمون ئەگەڕێتەوە، ئەڵێ گەیشتم بە هاوڵانی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وهم يقولون ئەوان ئەیان فەرموو إن المساجد بيوت الله، مزگەوتەکان ماڵەکانی پەروەردگارن، وإنه حق على الله أن يكرم من زاره فيها. مافێکیشە لەسەر پەروەردگار هەر کەسێک کەوا بچێتە زیارەتی بچێتە نێو مزگەوتەکان ڕێز و حرمەتیان بگرێ. کەواتە ئەو کەسانەی کەوا هەڵبەت ڕێزی مزگەوت ئەگرن سەردان و زیارەتی مزگەوتەکان ئەکەن میوانی ماڵەکانی پەروەردگارن، پەروەردگاریش بە ڕێز و حرمەتەوە پێشوازیان لێ ئەکا. ئەو فەرمودەیە ئەوەمان پێ ئەڵێ کە مزگەوت پیرۆسترین شوێنە لەسەر زەویە. قورئانی پیرۆزیش هەڵبەت بابەتی گەورەی و فەزلی مزگەوتەکانی بۆ مسلمانان و بۆ کۆمەڵگا ئاماژە پێداوە. خوای پەروەردگارە فەرمێ وأن المساجد لله فلا تدعوا مع الله أحدا. مزگەوتەکان هی خوان، ماڵی خوان، لەگەڵ خوا بانگی شتێکی تر و کەسێکی تر مەکەن. کەواتە لێرەش مزگەوتەکان دراونەتە پاڵ پەروەردگار وأن المساجد لله. بۆیە بایەختان و گرنگیدان بە مزگەوت لە ڕووی تعمیر و ئاوەدانکردنەوە و بنیاتنان و دروستکردن و تەنانەت لە ڕووی عیبادەت و زیکری خوا و پاخواپەرستی تێدا ئەنجامدان لە هەموو ئەو بوارانە نیشانە و ئەماراتێکن لەسەر باوەڕداری کەسەکان. واتە ئەو کەسانی کە باوەڕدارن ئەچن مزگەوتەکان دروست ئەکەن، ئاوەدانیان ئەکانەوە بەڕووی خواپەرستی و عیبادەت و خزمەتکردن لە ڕێگای خواپەرستی و زیکری خوای پەروەردگار. بێگومان مزگەوتەکان ڕێگایەکی خودداشن بۆ هیدایەتدانی مرۆڤایەتی. مرۆڤەکان لە مزگەوتەکانە ڕێگای هیدایەت ئەناسن، خواناسی فێرە بن، خواپەرستی فێرە بن. قورئانی پیرۆز بە هەمان شێوە ئەفەرمێ إنما يعمر مساجد الله من آمن بالله واليوم الآخر وإقام الصلاة وإيتاء الزكاة ولم يخش إلا الله. تا کۆتایی ئاەتەکە ئەفەرمێ تەنها ئەوانە مزگەوتەکان و ماڵەکانی خوا ئاوەدان ئەکەنەوە کە بێگومان باوەڕدارن، کەسانی کە باوەڕیان بەخوا هەیە، بە ڕۆژی دوایی هەیە و نوێژ بەرپاکەن، زەکاتی ماڵیان ئەدەن. کەواتە کەسانی ئیماندارن هەم لە ڕووی مادیەوە هەم لە ڕووی معنەویە مزگەوتەکان ئاوەدان ئەکەنەوە. و خاڵێکی تر وەکو گەورەی و ڕێز و شەڕەفی مزگەوت کە بۆمان ئیسپات ئەکا کۆچی پێغەمبەری خوایە صلی الله عليه وسلم. کاتێک پێغەمبەری پێشەوامان سەرکردەی موسڵمانەکان لە مەککە کۆچەکە بۆ مەدینە، یەکەمین هەنگاوێک یەکەمین پرۆژەیە کە لەوێوە دەستی پێکات بنیاتنانی مزگەوتە. مزگەوت دروستەکە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە دەوڵەتی ئیسلامی مەدینە کە لە سەرەتاوەیە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لەسەر پشتی وشترەکە نایەتە خوارەوە تا شوێنی مزگەوت دیار نەکاتن. بێگومان ئەوەش پێمان ئەڵێ کە مزگەوت چەندە ڕۆڵی هەیە لە نێو قەوارەی ئیسلامی و لە نێو مسڵمانان و لە نێو ئومەتی ئیسلامیە. جیل لە دوای جیل لە دوای پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم لە نێو مزگەوتەکانە گەورە بوون، پەروەردەکران، ڕاهێنران لەسەر دینداری و خواپەرستی و دنیاداری دینداریە. کەسانی ئازا و بوێر و چاونەسوور و چاونەترسی لێ پەروەردەکرا. هەڵبەت پەروەردگارە فەرمێ لمسجد أسس على التقوى من أول يوم أحق أن تقوم فيه رجال يحبون أن يتطهروا والله يحب المطهرين. پەروەردگارە فەرمێ مزگەوتێک کە بەردی بناخەکەی لەسەر ئەساس و بناغە و بنچینەی تەقوا و لە خواترسانە دامەزرابێت لە سەرەتاوە، هەڵبەت ئەو مزگەوتە و ئەو شوێنە شایسترە تۆ لە نێویا بوەستی و ڕاوەستی و بەندایەتی خودای تێدا بکەی. پیاوانێکی تێدان ئەیانەوێ پاک بنەوە، خوای پەروەردگاریش پاکانی خۆش ئەوێن. هەڵبەت کۆمەڵگای ئیسلامی کۆمەڵگایەکی پاکە، کۆمەڵگایەکی دڵسافە، هەم لە ڕووی مادیەوە لاشە و جسم و گرنگی بە بواری پاک و خاوێنیەدا، هەم لە ڕووی ناخیشەوە لە ناوەوە مسلمانان هەوڵەدەن لە ڕێگای پەیامی مزگەوتەوە هەم
جسم و لاشە و ماڵ و تەواوی بوارە مادیەکانی خۆیانە پاک کردوتەوە و پاکەکەنەوە و هەمیش لە ناخەوە خۆیان بژارەکەن لە هەرچی دەرد و درمێکەیەکەوە ئەبێتە نەخۆشی بۆ سەردڵ و ئیمان و مسلمانەتی ئینسانی مسلمان. هەڵبەت ئینسانی مسلمان ئەو سیفەتە بەرزانە پاکێتی لەکوێ فێرە بێ؟ هەڵبەت لە میانەی پەروەردەیەکی دروست کە لە نێو مزگەوتەکانە لە ڕێی پەیامی پەروەردگارەوە ئەنجامەدرێ. ئەو ئاەتە پیرۆزە ئاماژە بۆ ئەو پاکیە ئەکا کە پاکێکی حسیە، هەم لە ڕووی زاهیری و دیوی دەرەوە و هەمیش پاکێکی ناوەکیە لە ناخەوە لە دڵ و دەروونەوە مسلمانان خۆیان پاک کردوتەوە لە ڕێگەی پەیامی پەروەردگار جەل جەلاله. چونکە ئینسانی مسلمان لە نوێژەکەی خۆیان داوای لێکرێت کە کاتێک نوێژەکە بەرامبەر خوا ئەوەستێ ئەبێ هەم جلوبەرگی پاک بێوەتە لە ڕوحیسیەوە، هەم لاخیشی و هەم دڵ و فکر و زەینیشی ئەبێ پاک بێتن. بۆیە هەم ئەو شوێنەی کە لێی ئەوەستێ نوێژ و عیبادەتەکەی تێدا ئەنجامەدا ئەبێ هەر پاک بێ، ئەبێ پاک بێ لە حەدەسی ئەسغەرە و حەدەسی ئەکبەرە، واتە هەم لە ڕووی دەستونێژی هەبێ و هەمیش جەنابەت و لەشگرانی لەسەر نەبێت تا کۆتایی و نوێژ هۆکارێکە بۆ پاکبوونەوەی مرۆڤ لە گوناهەکان. ئینسان هەم لە چڵک و چاڵی حسی و زاهری پاکە بێتەوە لە ڕێگای نوێژکە لە نێو مزگەوتەکانە ئەنجامێدا، هەمیش لە ئەو چڵک و چاری گوناه و تاوان و گوناه و خراپانەی کە ئەنجامی داوە لە دەروونەوە. بۆیە تەنانەت مزگەوت مرۆڤ ئەپارێزێ، پارێزگاری بۆ مرۆڤ وا لە مرۆڤەکە وشار بێ، بە ئاگا بێ، لە حاڵەتی بێ ئاگاییان نەبێ، هەمیشە بە وریاییەوە لە ژیانە ژیان بکاتن، هەنگاو بنێ. بۆیە لە مزگەوت دائیمەن کەسانی وریا و وشاری دروست ئەکا، پەروەردە ئەکات، پاک دەرئەچن، خۆیان پاک ڕاگرن. پەروەردگار ئەفەرمێ ئوتل ما ئوحی إليك من الكتاب وأقم الصلاة إن الصلاة تنهى عن الفحشاء والمنكر ولذكر الله أكبر والله يعلم ما تصنعون. هەڵبەت نوێژ مرۆڤ ئەگەڕێنێتەوە لە خراپە و خراپەکاری، چۆن دیوی دەرەوە و ڕواڵەتی مرۆڤ پاک ئەکاتەوە، هەڵبەت ناخی مرۆڤیش پاک ئەکاتەوە. نوێژ و عیبادەتەکانی مسلمانانیش هەڵبەت لە نێو مزگەوتەکانە ئەنجامدرێت. کۆمەڵگەی ئیسلامی مزگەوتی هەیە، لە نێو مزگەوتەکانە بەندایەتی خوا ئەنجام ئەدرێ و شەعائیر و دروشمە بەرزەکانی ئاین ڕای ئەکرێن. هەروەها لە ماڵەکانی خوا لە مزگەوتەکانە مرۆڤی مسلمان لە خۆپەسندی و خۆپەرستی پاک ئەبێتەوە. مزگەوت فێرمانەکە نابێ مرۆڤێکی خۆپەسند بین، خۆپەرست بین، تەنها بەرژەوەندی خۆمان بووێ، خەڵکی تر حیسابی بۆ نەکەین، ئەوەندەمان خۆخۆش بووێ لە بەرژەوەندی خۆمان بەرژەوەندی خواز بین، لەسەر بەرژەوەندی خۆمان لەسەر حیسابی خەڵکی تر بەرژەوەندەکانی خۆمان ببینە پێش. بەڵکو مزگەوت وان فێرمان ئەکان ئێمە تەنها بۆ خۆمان نەژین، بۆ خەڵکی تریش بژین، ئەبێ خێر و خۆشیمان چۆن بۆ خۆمان ئەوێ خێر و خۆشی بۆ خەڵکمان بووێ، چۆن بەرژەوەندی خۆمان ڕەچاو ئەکەین، ئەبێ بەرژەوەندی مسلمانان و کۆمەلگا و دەوروبەریشە هەڵبەت ڕەچاو بکەین. قورئانی پیرۆزە فەرمێ في بيوت أذن الله أن ترفع ويذكر فيها اسمه يسبح له فيها بالغدو والآصال رجال لا تلهيهم تجارة ولا بيع عن ذكر الله وإقام الصلاة وإيتاء الزكاة يخافون يوما تتقلب فيه القلوب والأبصار. هەڵبەت بەو شێوازە خوای پەروەردگار باسی ئەو پیا و جوامێرانەکە لە نێو مزگەوتەکان کە پەروەردا بن، چۆن کەسانێکن هەم لە بواری دینداری عیبادەتی پەروەردگارەکەن، کەسانێکی ئەنانی و خۆپەرستیش نین، تەنها بەرژەوەندیەکان بێ ئاگیان لاکە لە ئەرکە شەرعیەکانی خۆیان لە بەندایەتی پەروەردگاریان، بەڵکو کەسانێکن خۆشەویستی خۆیان بەرژەوەندی خۆیان و خەڵکی تریشان ئەوێتن. هەڵبەت تەنانەت مزگەوت خەڵکی فێری ئیثار کردووە، ئەوانەی کە پەروەردەی مزگەوتن فێری مەبدەئی ئیثاری کردوواتە خۆنەویستی، خەڵکویستی، بەرژەوەندی خەڵکی تریان لە پێش بەرژەوەندەکانی خۆیان داناوە. وەکو ڕەنگە داتەوە لە سیرەت و ژیان و ژیاننامەی هاوڵانی بەڕێزی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. هەڵبەت مسلمانان قوتابخانە و زانکۆکانیان دامەزراندووە، لەوێشەوە هەڵبەت پرۆگرام و منهەجی خوێندنیان بۆ داناون، ئەو زانستانی کە مرۆڤ پێیان دەگاتە ئاسێکی زانستی و معریفی پێویست. بە هەمان شێوە چۆن چەندین دام و دەستگای تریان دامەزراندووە لە مێژووی ئیسلامی لە نێو کۆمەڵگای ئیسلامیە، واتە لە پاڵ دروستکردنی مزگەوتەکانە مسلمانان کۆمەڵگای زانستی تریشان دروست کردووە، وەکو با بڵێن قوتابخانەکانە و هەروەها زانکۆکانە، و بە هەمان شێوە کۆمەڵی موسسات و دام و دەستگای تریشان دروست کردووە، وەکو مەحکەمەکانە
شوێنی دادگا و هەموو ئەوانە بێگومان ڕوحی مزگەوت و پەیامی پەروەردەی مزگەوت هەڵبەت لەکوێوە سەرچاوە دەگرێت لە مزگەوت بەڵام لە مزگەوت کۆتایی پێنایە مسلمانان چۆن کەسێکی مسلمانی نوێشخن لە نێو مزگەوتە کەسێکی پابندە بە ڕێنمایی شەرعیەکان مسلمانێکە پابندە بە ئەخلاق و ئادابە جوانەکانی ئیسلام هەڵبەت لە زانکۆ و کۆلێژ و تەواوی دام و دەستگا و مؤسساتەکانی تریش بە هەمان ئەخلاقی مزگەوتەوە بێ بچێتە دەر بەداخەواڵێم لە ڕۆژگاری ئێستا بەشێ لە مسلمانان بەشێکی دیار لە مسلمانەتەکان تەنها لە نێو مزگەوتە ڕەنگ ئەداتەوە کاتێک کە دەرئەچن لە مزگەوت ئەچن بۆ زانکۆکان بۆ مؤسساتەکانی دەوڵەت فەرمانبەری شوێنێ ئەرکێ کارێ بازرگانیەک ئەو ئاداب و جوان و فەرمان و خەسڵەتە جوانانی ئیسلام ڕێنمایە جوانانی ئیسلام یان ئەو ڕێنمایە جوانانی کە لە مزگەوت و خۆڕەوشت و سیفەتە بەرزانی لە مزگەوت فێریە بن لە نێو کۆمەڵگا لە شوێنەکانی تر لە دام و دەستگاکانی تر ڕنگ ناداتەوە تاوە خەلەلی مسلمانانە زەرور وایە ئێمە بە ئەخلاقی مزگەوت بچینە نێو بازاڕەکان نێو دام و دەستگاکان بە ئەخلاق و ڕەوشتەکانی تر بەداخەوە نەچینە نێو مزگەوتەکان کە بەداخەوە دەڵم بابەتەکە تا ئاسێکی زۆر پێچەوانە بۆتەوە خەڵکێک بە ڕەوشتی بازار ئەچێتە مزگەوتەکان بە ڕەوشتی مزگەوت ناچێتە بازارەکان بە ڕەوشتە شوێنەکانی تر ئەچێتە نێو مزگەوتەکان لە جاتیەوەی بە ڕەوشتی مزگەوت ئەو ڕەوشتە جوانە بەرزەی کە لە مزگەوت فێریە بێ ئەو پاکێتی کە لە مزگەوت فێری بێ بچێ بۆ شوێنەکانی تر کە ئەوە ئەرکی مسلمانانە لە مێژوودا مسلمانان لە نێو کۆمەڵگای ئیسلامیە ئەو کات وا بۆیە زۆر بەهرەمەند بوون لە مزگەوتە چونکە بە ڕەوشتی مزگەوت دەچوونە شوێنەکانی ترە بێگومان ئەو پیاوانەی کەوا لە مزگەوت پەروەردەبوون ئەو پیا و ئافرەتە مسلمانانەی کە لە مزگەوت پەروەردەبوون هەمیشە بەردەوام کەسانێکی لە ئاستێکی بەرزی مەسئولیەت و بەرپرسیارەتی بوون کەسانێک بوون لە قسەکردنە ڕازگۆ لە کردەوەکانی ڕازگۆ دڵسۆز دەست پاک بوون داوێن پاک بوون دڵ پاک بوون و نهێنی پارێز بوون بەڵێنەکان و عهد و پەیمانەکانیان ئەگەیاندە سەر و لە گوتنی حەق لە پشتیوانی حەق و ڕاستی و ڕەوا ئازا و بوێر بوون بۆیە بینین هەڵبەت قورئانی پیرۆزیش پاڵپشتیان ئەکە یان وەصفیان ئەکە خی گەورە فەرمێ من المؤمنین رجال صدقوا ما عاهدوا الله عليه فمنهم من قضى نحبه ومنهم من ينتظر وما بدلوا تبديلا هەڵبەت پیاوانێک کەوا دروست بوون پەروەردەی مزگەوتن پیاوانێکن لەسەر پەیمانی خۆیانن وعد و بەڵێنێک کە لەگەڵ خوا داویانە ئەیگەێنە سەر ئێستا بەداخەواڵێم خەڵکێک دروست بووە پەروەردەکراوە نەگرنگی و بایەخ بەو عهد و پەیمانە ئەدا کە لەگەڵ خوا هەیەتی نە لەگەڵ خەڵکە هەیەتی کەسێک ئەو عهد و پەیمانەی کە لەگەڵ خوا هەیەتی کە عهد و پەیمانی دایەتی هیچکێنێ ئەو لەگەڵ کۆمەڵگەی خۆیەتی بە ئاسانی ئەشکێنی و خیانەت و ناپاچی لەگەڵ ئاکاتن بۆیە پێشینانی ئێمە کە مزگەوت ڕۆڵ و کاریگەری زۆری هەبوو لەسەریانە ئەو پەیمانەی کە توندوتۆڵیان کردبوو کە بەڵێنێک لە بەخوایان دابوو لە مزگەوت هەڵبەت لە نێو کۆمەلگاش لە نێو ژانیشە لەگەڵ خەڵکیشە خاوەن عهد و پەیمان و بەڵێنی خۆیان بوون کەسانی ڕازگۆ سەرڕاز بوون کەسانی ڕازگۆ بوون و دڵسۆز بوون بەوەفا بوون و هەروەها مزگەوت لە سەردەمی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم كان دارا للفتوى والتقوى ماڵی تەقوا بوو مرۆڤ لەوێ فێری تەقوا و لە خواترسانە بوو لەوێ فتوى وەڵامی پرسیارەکانی خەڵک ئەدرایەوەتەوە یعنی مزگەوت تەنها شوێنی عیبادەت نەبوو بەس واتە بەس بۆ ئەنجامدانی پێنج نوێژەکە و ڕۆژی هەینی و بەس بێ و قەفڵ بدرێ نا مزگەوت لە هەموو کایەکانی ژیان و لە هەموو بارەکانی کۆمەلگا ڕۆڵی بەرچاوی خۆی هەبوو شوێنی فتوادان بوو زۆرێک لە هاوڵان و لە خەڵکی ئاهاتن بۆ خزمەت پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم ئاهاتن لەوێ پرسیاریان لە پێغەمبەری خوا کرد لە نێو مزگەوتە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم وەڵامی فتواکانی ئەوانی ئەدایەوە اینجا لەوێوە هەر لە مزگەوت کاتێک ئەگەر بڕیاری جەنگێک غەزوەیەک درابووە لەوێ پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم چۆن حەیە عەلە الصەلاة بانگەوازی مسلمانان ئەکرا بۆ هاتن بۆ نوێژ بە هەمان شێوە حەیە عەلە الجیهادیش هەر لە بڵنگۆی مزگەوت و لە نێو مزگەوتەکانە پەخش ئەکرا خەڵک بانگەواز ئەکرا بۆ غەزا و جیهاد و بەرگریکردن لە خاک و خەڵک و مسلمانان و ئاین و مقدساتە بۆیە هەمیشە سەرکەوتنی خوا نەسری خوا
لەگەڵ ئیمانداران بوو مسلمانان سەرکەوتنیان بەدەست ئەهێنا بۆچی چووکە بە ناوی خوا و لە ماڵی خوا لە ماڵەکانی خوا دەستیان پێ کرد لە بڵنگۆکان لەو شوێنانی کەەوە بانگەوازی خەڵک کرا بۆ عیبادەت هەر لەوێشەوە هەڵبەت مسلمانان بانگەواز ئەکردن بۆ بەرگریکردن لە ئاین و مقدساتی خۆیانە کەواتە مزگەوت ئەو ڕۆڵەشی هەبوو هەروەها مزگەوت کانەداڕن للقەضائی خانەی قەزا و دادوەریش بوو وەکوی ڕۆڵی دادگا و قەزاکانی ئەبینە بڕیارەکانی دادگا و قەزا لە نێو مزگەوتە جێبەجێ ئەکرا ئەگەر کەسانێک دوو کەسانێک چەند کەسانێک کێشەیەک ناکۆچێک گرفتێکیان هەبوایە لە بواری لە بوارەکانە ئەهاتن بۆ خزمەت پێغەمبەری خوا صلی الله علیه و لەوێ صلح و ئاشتەوایی بۆ ئەکردن و قەزاواتی بۆ ئەکردن و بڕیاری حەقی بۆ دەرەکردن پێغەمبەری خوا صلی الله علیه و لە دوای پێغەمبەری خواشە سەلام و لە پێش پێغەمبەری خواشە ئەگەر سیر بکەین قورئان باس لەو حاڵەتە مێژوویەمان بۆ کە فەرمێ وهل أتاك نبأ الخصم إذ تسوروا المحراب إذ دخلوا على داود ففزع منهم قالوا لا تخف خصمان بغى بعضنا على بعض فاحكم بيننا بالحق ولا تشطط واهدنا دەیسەیەکە لێرە ئاماژە بەوە ئەکە کە لە سەردەم و ڕۆژگاری داود پێغەمبەرە سەلامی خوا لەسەر بێ کە ئەو لە میحراب بووە دوو کەس کە ناکۆچی و نەحەزیەکیان گرفتێکیان هەبووە بۆ دادوەری دێن بۆ لای داود سەلامی خوا لەسەر بێ تەنانەت بە شێوازێکی نادروستیش دێن خۆیان فڕێ ئەدەنە ژوورەوە ئەچنە میحراب کە داود سەلامی خوا لەسەر بێ لە نێو میحراب بووە کەواتە لە کۆنەوە مزگەوت ماڵەکانی خوا ماڵەکانی عیبادەت شوێنی دادگا و ئەوانەش بوونە و بێگومان پێغەمبەرمان صلی الله علیه وسلم خولەفا جێنشینەکانی ئەویش لە دوای ئەوە بێگومان لە مزگەوتەکان ئەو کارانیان ڕای کردو و صلح و مەسلحەتی خەڵکیان کردووە تەنانەت مزگەوت شوێنی ئەنجامدانی گرێبەستی هاوسەرگیری بووە خەڵک ژن و ژنخوازی لە نێو مزگەوتا کردووە عقدی زەواج کراوە لەوێ تەنانەت و لەوێ ئیعلان کراوە پێغەمبەرمان لە فەرمودەیە کە سەلامی خوا لەسەر بێ فەرموو ئەی فەرموو أعلنوا هذا النكاح وأي فرموا واجعلوه في المساجد واضربوا عليه بالدفوف أو ما ربرينا رابجينا ولنيو مزجوتا أنجامي بدن وبدفش واتا دفش بو بجنن أو پیغمبر خوا صلى الله عليه وسلم أما جي بيكدوا كواتا مزجوت بو دنيا ودينه كاروباري آين وكاروباري دینداری و ژیانداری هەمووی لە مزگەوتە ڕای کرا ئەوانەی کە ئێمە ئاماژەمان پێکرد نمونەیەک بوون مسلمانان لە ڕابردووە هەم وەکو خواپەرستی و شوێن و زیکر و عیبادەتی خوای پردیە بەکاریان هێناوە و وەکو مەسەلەی ڕاگەاندنی جەنگ و جیهادا و تەنانەت مەسەلەی دادوەری و محکەمەکردنەکانە کە گەر شتێک هەبێ هاتوونە لەوێ چارەسەری گرفتەکانێک کراوە و ماڵێک بۆ شوێنێک بۆ پەروەردەکردنی مسلمانان لە شوێنی بۆ معریفەت و زانست و زانیاریەکان خەڵکی سواز بۆ خوا گەر هەر لە کوردستانە بەنمونە بینەوە لە پاڵ هەر مزگەوتێکە حجرەیەک هەبووە تا مەدرسەیەکی فێربوونی زانستە شەرعیەکان هەبووە کە لە مێژووی مسلمانان هەروەجی وهاتووە کەواتە مزگەوت هەم زانستی خەڵکی فێری خەڵک کردووە هەم خۆ ڕەوشت و ئەخلاقی فێری خەڵک کردووە هەم خەڵکی فێری ئەوە کردو چۆن لەگەڵ خوا پەیوەندی ببەستن چۆن لە نێو خۆیانە پەیوەندی ببەستن چۆن وەفادار بن بەرامبەر خوا و خالیقی خۆیانە چۆن لەگەڵ یەکترە وەفادار بن بەرامبەر یەکتر بۆیە هەمومان پێویستمان بەوە هەیە ئەو ڕۆڵە بۆ مزگەوت بگەڕێنەوە مزگەوتەکان تەنها نەکەین بە شوێنێ داری عیبادەت تەنها بۆ عیبادەت بێ و بەس بەڵکو ئەبێ ژیان بگەڕێنەوە بۆ مزگەوتەکان هەر شتێک لە چوارچەوەی ئیسلام جێی ئەبێتەوە ئەبێ لە مزگەوتەکانە ڕۆڵی پێ بدرێ کاریگەری بکرێت بۆ ئەوەی جارێکی تر کۆمەڵگا لە ژێر سایە و سێبەری مزگەوتەکان و پەیامەکانی خوا وەحی خوا بحەسێتەوە و بگرێتەوە کەناری ئارامی و ئۆقرێ و بەختەوەری خوای پەروەردگار هەموو لایەکمان بپارێزێ وسلام علیکم ورحمة الله وبركاته.